سڵاوتان لێ بێ بەڕێزان میوان و ئەو کەسەی کە ڕۆژەوانە کاتێک کەسێک داوەتی دەکا خواردنێکی پێدەدا یاخود ڕۆژەکەی پێدەشکێنێتتر دەنگە خورمایەک بێ پەرداخی ئاو بێ یاخود داوەتێکی تەواو بێ و خواردنی پێدەدا خێرێکی گەورەیە و ئیفتارە بۆ کەسی ڕۆژەوان. بەنامێم ڕۆم لەسەر ئەوەیە تا چەند گرنگە ئێمە بتوانین لە ڕەمەزانە خواردن بدەین بە ڕۆژەوان. ئیتر هەر کەسێک و بە جۆرێک ئایا بە داوەتکردن بێ ئایا بە خواردن بردنە بۆ ئەو شوێنانی کە ڕۆژەوانی لێە بۆ مزگەوتەکانە یاخود هەر جۆرێک بێ کە دەستمان بۆ خێرە بکات. لەگەڵ مابن من لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ هاوڵاتیانەکەم دەربارەی ئیفتار و خواردندان بە ڕۆژەوانی وەش بینێری وەڵامەکانیان من فەرموو. داوەتی ڕۆژەوان شتێکی گەورە و پیرۆزە. باوەڕ پێکرد لەم مزگەوتە من بەگوێی خۆم چووە خوارەوە پاشەی کردێتەوە بە بێنان ببیا دەنکە خورماش بێ پەرداخی ئاویش بێ هەر گەورەیە خوانێ بڕێ بە پێی توانە بۆ بکری هەچەنە بیکەی کەمە بەتەوە شتێککە لە ڕەمەزان هەر خێرێ بکەی هەر بەرەکەتی مانگی خوا و بەرەکەتی مانگی ڕەمەزان. الوداع يا شهر الخير والبركة والإحسان الوداع. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاه. مامۆستا دەربارەی ئیفتارکردنەوە و خواردندان بە ڕۆژەوان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تا چەند گرنگە؟ لە هەموو وەختێکە خواردن بە ئینسان داوەتکردنی ئینسان یا خوڵکردنی ئینسان شتێکی باشە و شتێکی شەرعیە و شتێکی جوانە و خێرە خاصەتەن لە مانگی ڕەمەزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من أفطر صائما فله مثل أجر فاعله من غير أن ينقص من أجره شيء. کەسێک خواردنێ بەربانیە بکاتەوە بۆ هینێ بۆ بە ڕۆژەوانێ ئەوە مثلی ئەجرەکەی چەندێک خۆی ئەو ڕۆژەوانە خێری ئەگا ئەمیش ئەوەنە خێری ئەگا بەبێ ئەوە لە خێری ڕۆژوگرەکە کەم بێتەوە. جایەکە لە ئەسحابەکان عەرزان کردوتیان ئەی پێغەمبەری فەرمووی ئەی پێغەمبەری خوا هەموو کەس توانای ئەوەی نییە بەربان بکاتەوە بە هینێک یعنی هەیە مەسەلەن خۆی دەستی کورتە ئەوە چۆنە فەرمووی ئەگە توانایشی نەبوو دنکێ خورماش بێت بە دنکێ خورماش بەربانگی پێ بکاتەوە هەر فەرقی نییە هەر خێرەکەی دەسەکەوێت یا بە قومی ئاو ئەگەر خورماکەش نەبی بە قومی ئاویش بۆ ئاویشی بۆ بێنەوەی ساتی ئایمە بینین لە مزگەوتە لە مزگەوتی نەخشبەندی مەسەلەن ئاوێنن گەنجی وەکوی ئەوە ئاو ئەگەرن بۆ ڕۆژوگرەکان خێرانەگە خێرێکی زۆر گەورەیە ئەوە خێرێک شتەکە کەمیش بێ ئەو خێرە گەورەیە لە دەست خۆمان بە گوێرەی دەسەڵاتەکەیش ئەگەر کەمیش بێ هەر ئەوە یەکەم جار کە مەسەلەن تۆ بە ڕۆژووی یەکەم جار کە ئەیشکێنی بەچی ئەیشکێنی بەو ئاوە یا بەو دنکە خورما ئەو زەلامە ئەداتێ کە ئەو کە ڕۆژۆکە شکان یەکەم جار ڕۆژوەکە شکان ئەوە وەکو ئەوە خێری دەسەکەوێ بەڵام ئەکی ئەگەر داوەتیشی بکات و خواردنی تەواویشی باتێت تەمان خێرەکە زیاترە. ئەو داوەتە تا چەند بەرەکەتە خاتەوە ماڵەوە کە داوەتەکەی کرد. واللهی ئیتر داوەت شتێکی زۆر گەورەیە و شتێکی زۆر هینە خاصەتەن لای ئینسانی مسلمان زۆر خاصەتەن بە ڕۆژوویش بێ یعنی لە عالەمی ئیسلامیە لە وڵاتی ئیسلامی عادەتە مەسەلەن لە مزگەوتەکانە بەربانگەکەنەوە بەهین بە ڕۆژوگرەکان یعنی من چەند ساڵێ لە بەغا بووم تقریبا 10 دقە چارێکێکی ئەمە بۆ بانگی مەغریب لە مانگی ڕەمەزانە سفران ڕائەخذ لە هەیوانی مزگەوتا و خواردنیان ئەهێنا و هەموو بەجارێ مەسەلە هینانەکەمە لەلایەکە لە لایەکی تریشەوە ئەو جەماعەتە کەوا بەیەکۆ نانەخۆن وەکو ڕەحمانەت یا وەکو شتێکی ئیجتیماعی جوان وەکو هاوڕێتی ڕەفاقەت ناسیاوی پیا ئەکەن بەرامبەر بە یەک حتا لە مەسەلەی کوردەواریە مەشهورە ئەڵێن ئەڵێ فلان کەسە ناسی ئەویش ئەڵێ بەڵێ ئەیناسی ئەڵەوڵا ئەیناسم نانێکمان خواردووە بە یەکەوە یعنی نانێکمان خواردووە بە یەکەوە یعنی ڕەفیقین ئاجا لەبەر ئەوە لە دینی ئیسلام وەرگیراوە جا لەبەر ئەوە یعنی شتێکی زۆر گەورەیە چ لە ڕەمەزانە بێ و چ لە غەیرە ڕەمەزانە بێ ناندان و خوڵکردنی ئینسان بۆ ئەوە شت بخوا بە گوێرەی بوونی ئەو کەسە بە گوێرەی بوونی ئەو شەخصە یعنی شتێکی گەورەیە. دەربارەی ئیفتارکردنەوە خواردندان بە ڕۆژەوان لە ڕەمەزانە تا چەند گرنگە ئێمە گرنگی بەو بابەتە؟ وەڵای گرنگیەکەی لەوایە کە ئەمڕۆ کە ئەم زروفە ئێمەی تێکەوتوین فەقیر و هەژار زۆرە بەڵام ئەوەشی کە مایەی هەیە و دەسەڵاتی پارەی هەیە نەک دەسەڵاتی حکومڕانی ئەگەر خۆی خێرخوازی ئەکا لە ڕێی خۆیە
ئەوە خی گەورە بۆیە نووسێ بەڵام بە سوورەتی عام ئەم خەڵکە ئەمڕۆ هەمووی فەقیرە و داماوە بەڵام بەوانە ناکە لە بەر مزگەوتە ئەوە سن لە ڕای خوا لە ڕای خوا بمانەی تێ هی وا هەیە دانی بە خۆیان گرتووە باوەڕ پێکرد لەم مزگەوتە من بەگوێ خۆم چووە خوارەوە پاشەی کردێتەوە بە بێنان بەبێ ئاو ئەوە خێرەی گەورەیە ئەگەر لە ڕەمەزانە سلی برسیەک تێر بەڵێ فەقیر و هەژار تێرکەی ئەوە سەدەقەیە ئەوە خێرە ئەوە لای خی گەورە ونابێت کوردەواری خۆشمانە هەر داوەت و داوەتکاری هەبوو خەڵک داوەتەکە خزم و کەسی داوەتەکە خزم و کەسی داوە دەکا بەڵام ئەو کەسانەی کەوا دەستکورد و فەقیر و نیانە لە ڕەمەزانە تێریانکەی زۆر چاکتر دەبێت ئەمە بەرەکەتیشە بۆ ماڵی ئەو کەسە بۆ ماڵی ئەو کەسە و خی گەورەش زیاتری ئااتێ بەرەکەتی زیاتر ئااتێ خێر و بەرەکەتی خی گەورە بەسەر هەر ماڵەکە بڕژێ نعمەتێکی زۆر گەورەی داوەتکردن هەر خۆشێکی کۆمەڵاتی خۆشە ئەجا بە تایبەتی لە ڕەمەزان هاتووە ئەڵێ ئەگەر یەک کەسێک تێت بکەی ڕۆژەوانێک خێری ئەزر و پاداشێکی گەورەی هەیە ڕۆژەوانە چەنە خێری گەیشتەوە بۆ خۆی ئەوەنەش دەچێت بۆ چێ بۆ ئەوجا تۆ ئەگەر جەماعەتێک داوەتکەی و زۆر بێ مەسەلا خەڵکی ڕۆژەوان کابرا خوابیداتی داوەتیکە و تێری بکە ئیترەوە ئەزرەکەی بەس خوا ئەزانێ خزم خزمیش بکە سیلەی خزمایەتەکەی سیلە ڕەحمیش بە خۆت خۆی دوو جار خێرت دەگات دوو جار لەبەرەوە کەسایەتەکە بەقووە دەبێ خێری دوو جار دەزەکەوێت ئەمە جگە لەوە ئەڵێن بەرەکەتێکی زۆریشە بۆ ئەو ماڵەی کە ئەو میوانی تیانانەکە خۆی ڕەمەزان هەر بەرەکەتە ئەنجام میوانی شێتن ئەو ماڵەوە ئیتر بەرەکەتی زیاتریژە بێت کاتام سونەتە بێ زیندوو بکەین لە ڕەمەزانە یاین گرنگی پێ ئیشەڵا بێ گرنگی بێ ئەویش خەڵک ئەگەر دەتوانە بێ زۆر حەزەکە بۆ شتانە ئەتر بەس لەنا ئەمڕۆ بە ناشکری خواناڵێم ڕۆژەکە تۆزێ سەختە ئەوە ئەژینا داوەتی ڕۆژەوان شەکی گەورە و پیرۆزە تەمەنۆکو تۆڵێ ئەگەر هەبێ داوەتەکە باش بێ ئەگەر نەیژبوو داوەتێکی سادەش بێ ئەمە هەر بەرەکەتە بەس کابرا ڕۆژەوان تێر بێت مشکلی نییە یعنی داوەتی کەی بەدڵێکی سافەوە باس خاص بۆ خوا نەک بۆ ڕگایی هەیە بۆ ڕیایی مەسەلا لەوانەیە دەکەس داوەتکە بەڵام ئەو خێری لەوانەیە هەر ڕیەکەی دەستکەی لە دڵۆ ئێمە لەبەر خوابی هەر لەبەر خوابیکە ئەرەوەڵا یەک ئەویش پاداشتەکەمان هەر پاداش هەر لای ئەوە لای خەڵکیکە نییە کابراگەی سپاسێک کە دەگەوتەوە الوداع يا شهر الخير والبركة والإحسان تا چەند گرنگە لە ڕەمەزانە گرنگی بەتە بدەین یەکتری داوەت بکەین با بڵین خواردنی خۆش بۆ ڕۆژوانەکان دروست بکەین والله جا هەسەنێ بیکەی ئێساکەمە ئارە والله هەسەنێ تۆ ئەوە بۆ بکرێ بە پێی توانا بۆ بکرێ هەسەنێ بیکەی کەمە ئارە والله ئەماڵێن بەرەکەتیشە بۆ ماڵی کە خواردنە دابا بەڵێ بەرەکەتی بۆ ئەو ماڵە خوا خێر و بەرەکەتی خات و ماڵەشەوە تۆگەر ئەو ئیشەر بۆ بکرێ بتوانانی بیکەی فەقیرە هەژارە خەڵچێک داوە دەکەی ئەوە هەر زۆر چاکە لای خوا بەڵام بۆت بکرێ بە پێی توانە و بکرێ ئارە والله خۆشەرد نییە خواردن هەمیشە خواردنێکی زۆر زەخم بێ شتێکی سادەی شوێت هەر خێرەکە دەستە خۆشەنیە کابرا تۆ گاکی بە سەبری ئەخوا هەروانی قوربان هەموو شتەکان هەروە بوون ئیسی تۆ گەر من تۆ بێی بۆ ماڵەکەی مشە نییە من بزنەکە بە سەبرم چی خوایە چی بوو ئەوە ئەخوێن وەڕووی ئەو کاتە بەرەکەت ژەرژێ بەسەر هەردووکیانە ئەرە والله ئەرە والله ڕەحمیش بەخۆتەکە زۆر زیر سیلێ ڕەحمیشە هەر زۆر چاکە پێ بەکاری بێنێ ئەگەر بۆما بەکار بێ بەڵام ناشوی بەخواانە بێ زروپەکەی ئەم ساڵمەوە هەر ئەم زروپیم زەمانەوە تێکەڵ بووە باش نییە تێکەڵ بووە تێکەڵ بۆ جا نابێتەوە کەواتە ئەو کەسەی کە خەڵکێک داوەتەکە لەوە نەترسێ بڵێ من شتم بۆ سەرف کردوون خی گەورەی خێتەوە شوێنی ئارە والله دڵنیا بەخوا بە زیاوتەیەەکە بەکەمەوە نییە بە زیاوە ئیشەکە بۆ ئەکات و بەرەکەتی تی ئەخا و بەخوا بەخۆش نازانی ئەمە سنەتی پێ سەلیمیشە فەرمیەتی خواردن بدەن بە یەکتری بڵێ ئەرە والله ئەرە والله وەک ئەسم کرد لەگە خواکە پێ بۆ یەکری ئەرە والله خواجمەی بە یەکتری بە فەقیر بە دراوسەیەکی خۆما فەرموویەتی ئەگەر بۆشتان نەکرا هەر خورمایەکیش بێ هەر خێراشیشی بەنێ هەز خێرە کورە کولێرێکی بەچێر خێرە ئای بە قوربانن خی گەورە و بەرەکەتەما بنسی والله پەنا بەخوا پەنا بەخوای گەورە خوا ڕەحمما پێ بکات بۆ بەرەکەتی ماڵ بۆ حرمەتی ئەو کەسێک کە داواتی یەکەی چۆن
باشە پێ ساسەلمە فەرمیێ ئەو کەسەی کەسێدا ڕۆژوانێک داوەتەکە ڕۆژوانەکە خۆی چەنە خێری گەیشت بێ بۆ ڕۆژۆکەی ئەو کەسەش دا بەڵێ ئینشەڵڵا ئەمیش ئەوەی خوا خێری زیاد خوا دەوڵەمەندە خۆخوا وایە نەخوا دەسەڵاتدارە یعنی بەرەکەتەکە بۆ ئەو کەسەیە کە کەسێکی کە داوەتەکە بۆ هەرکیان باشە ئەر حرمەتە بۆ ئەو کەسەی داوا دەکرێ هەم ئەو کەسەش کە داواتێکە شتێکی خراپ نییە و حرمەتە بۆ خۆی ئینشەڵڵا خوا خێری بۆ نووسی یعنی ئێمە زانین خی گەورە هەمیشە و کەسەی کەسێکی داوت کردووە میوانێکی بەڕێ کردووە بەرەکەتی خسۆتە ماڵەکەی بەڵێ بەڵێ وڵا ڕاستە ڕستی خۆی بە ناوچوانی خۆیەتی بەڵێ کوردواری خۆمان وایە هەر واشە یعنی ئەگەروانە بێ کابرا خوا ڕستیەوە بە خۆڕای ڕستی نێەوە باشە تا چەند گرنگە ئێمە ئەو عادەتە کوردەواری جوانانە کە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی پێ بدەین زیندوی بکەین وڵی زۆر مهمە بەڵام بە تایبەتی ئەمڕۆ بەهۆی ئەم تەلەفۆن و موبایل و بەزم و ڕزمەوە برایەتیش تۆزێت خەڵێک دوور کەوتۆتەوە یعنی بۆ بەهێزکردنی سیلێ ڕەحمیش بێ با داوەتەکان بکەین وڵی خۆشە وڵا براگەر بەن بۆ برایەتی بێ بۆ کەسای بۆ ڕەفاقت بێ خۆشە ئینسان داواتی کەسێکی تۆ مەرحەبای من کە یانەیەکی باش مەرحەبایی باشترە منیش مەمنونم کە ڕێزی لێ بکەین کەواتە بۆ هەم بەرەکەت هەم سیلێ ڕەحم هەم بۆ دوورکەوتنەوە لە بەڵاو موسیبەت ئەو ڕۆژنانەی کەی دەی بە ڕۆژوان بەرەکەتە خاتە وڵا بەرەکەتە لەخوا بەزیا بێ بەرەکەتی خۆی ڕەب العالەمینە کابراگە تۆزی ئاوا بە زەلامی خورمایەکی باتێ خی گەورە ئیشەڵا پاداشی گەورەیە خۆ شەرتیش نییە میشە خواردنێکی زەخمی بۆ دروستکەی شتێکی سادەش بێ هەر خێرەکە دەنکە خورماش بێ پەرداخی ئاویش بێ هەر گەورەیە خوانێ بڕێ ئێستا بەسەر بە ڕۆژم بۆ خۆم تۆ ڕێبواری دەیکەدا ناوچای کرد ئەبێ هەستم ینی بە حسابی شەرە ناوچات بەوێ تێر بکەم بڕۆ ڕۆژەکەی خۆم بە دوو دەبڵە نووسێ بۆم بە دوو ڕۆژ خواردنێکە داوە بە کەس خوارێک ما بە کەستی خۆشم بە ڕۆژ بووم ئەوەی لە شەرا هەیە پێویست ناکە بگومای لێ بکەیت کەواتە بەرەکەتیشە بۆ ماڵ چونکە ئەو کەسە بۆ ماڵەرێ وڵا بەرەکەتی شەوت تەمەتەوە شتێککە لە ڕەمەزان هەر خێرێ بکەی هەر بەرەکەتی مانگی خوا بەرەکەتی مانگی ڕەمەزانە برا هەر ئەحسان وەرەگری جیاواز لە کاتەکانیتر خێرەکەی چەند قات بەڵێ خۆ منایە ئەو مانگە خی گەورە خۆی جای کردوتەوە لەگەڵ یازدە مانگەکەی تر ئەبێ ئێمە خۆ هەمماکە هەری خۆی بەد ئەبێ ئێمە ڕێزێکی زیاتر چی خوا بخی بەیدا مانگی ڕەمەزان ڕێز زیاتری بۆدانێن خێرخایەتی تیا بکەین یاربەتی فەقیر و هەژار بین خواپەرستی زیاترکەی زکر و مەسەلەن شەو نوێژ و عیبادەتی خوا ئێمە زیاتری بکەین بەڵام ئەکرێ خواردنەکە ئەگەر پۆشی نەکرا زۆر زەخم نەبێ هەر شتێکی سادەش بێر خێرەکە دەستەکەیتە ڕۆژوان مهم بۆی ئەو کابراات تۆ شیل لە ینی چ شتێک بێگە بەقا قوارەی خۆت ئەو میوانەی ڕازی بکەیت دەست بەڕیەوە نەنەی لەبەر خاطردواری ئەڵێ نێگەرەکە گایک و بزنێکی بەڵێ توانیت باشتر نەتوانی ئاسایی چی بە پێ قوارەی خۆت مثلەن ئەو زلامەی ڕوانە بکەی ئەو نانەی بخوا تۆ ڕۆژەکە بە دەبڵ خوا بۆ نووسێ یانەگەر لەو کاتی بانگدانەکە خورمایە پەرداخی ئاوی بدەی بەسەوە ئەو فرسەتێکی زیاترە ئەو هەر فرچەتی زیاترە ئەنجا بەتەل زەکات لە ڕەمەزانە ئەدرێگەر خوامان بەچیمانکە خۆی لە بازێکمان زەکاتیمانیە بێ سەرفترەی بینی ڕۆژوەکەی مثل هەر کەس بە پێ قوارەی خۆی لە خۆی فەقیرتر هەیە دەدێژێکی بۆ بکە یارمەتێکی با خێرێکی بکە ئەمە هەمووی لا خوا بەشی قەویمان بۆ نووسێ بەنام بەخوای گەورە ئیشەڵڵا کەسێک کە میوانێک بەڕێکە بەڵام موسیبەت لەو ماڵە دوورەکە بەڵێ میوان خۆی عزیزە خۆی لە قورئانە هەیە میوان عزیزە لە بعض منتیقەی میوان جێژی خانە خوێ یاری کە و میوانە هات تۆ جێژنتە خواردنی تایبەتی دروستەکەی زەوقەکەوتە ماڵتەوە بەرەکەتی خواڕوتی ڕەحمیش بەخۆت لێ ڕەحم بەخۆتەوە بینی ینی ئەمەش هەر زۆر تەوەکو سەرچاوەیەش و مەشروعێکی خی گەورە وایە تۆ ئەوان یەکەیەوانێ داوەتی ڕۆژەوان شتێکی گەورە و پیرۆز باوەڕ پێکرد لەم مزگەوتە من بەگوێی خۆم چووە خوارەوە پاشەی کردێتەوە بە بێنان ببیا دەنکە خورماش بێ پەرداخی ئاویش بێ هەر گەورەیە خوانێ بڕێ بە پێی توانە بۆ بکری هەچێنە بیکەی کەمە من تۆ شتێککە لە ڕەمەزان هەر خێرێ بکەی هەر بەرەکەتی مانگی خوا بەرەکەتی مانگی ڕەمەزان الوداع يا شهر الخير والبركة والإحسان الوداع لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خێر و چاکە هەر کردەوەی کە دەیکەی خێرەکەی چەند قاتی کاتەکانی دیکەیە لەبەرەوە فرسەتێکی باشە ئەگەر بتوانی ئیفتار و خواردنێک بدەی بە کەسێکی ڕۆژوان ئەو ڕۆژوانە چەنە خێری گەیشت بێ بۆ گرتنی ڕۆژۆکەی ئەو کەسش کە خواردنەکەی پێداوە بە هەمان ئەو شێوەیە کە ئەو خێری گەیشتۆ خێر و چاکە دەستی مژەکەوێ ئەمە جگەلەوەی بەرەکەتێک و خێرێکی گەورەیە بۆ ئەو ماڵەی کە ئەم داوەتەی کردووە بۆکو بەرەکەتی سەرۆت و سامانی دنیایی
وەوەکو ئەوەی کە خێرێکە بۆ قیامەتی و دوورکەوتنەوەی بەڵاو موسیبەتیشە لەو کەسەوەکو پێم سواسەنەمە فەرمێ بەڵاو موسیبەت بە میوانەوە دەچێتە دەرەوە کەواتە گرنگە هەمومان لە مانگی ڕەمزانی پیرۆزە ئیفتار بۆ یەکتری بکەین خواردن دەین بە یەکتری دعوت بکەین بۆ ئەوەی سیلەی ڕەحم و بواری کۆمەڵایەتیشمان لە نێوانی یەکتریا بەهێز بکەین هیوادارم بەرەکەت بکوێتە هەموو ماڵانەی کە چاویان لە فەقیر و هەژارە و خواردن دەدەن بە کەسی ڕۆژەوان بەرنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەی تر لەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ